تانی تایبەت بە کوردانی ئێزیدی لە ناوچەی بڕووکی شاری کۆلن لە ئەڵمانیا کرایەوە. نزیکەی 850 خێزانی کوردی ئێزیدی لە شاری کۆلن دەژین. ئەمەش وای کرد لە شارەوانی شاری کۆلن پارچە زەویە کە جێگەی نزیکەی 300 گۆڕی تێدا دەبێتەوە لە گۆڕستانی بڕۆک بدەن بە کوردانی ئێزیدی. داخوازە خەڵکێمە، داخوازە ئەو ملەتێ لەگەڵمە کارەکەن ئەو بوو ئەو زەحمەتەی ینی کێم بکەین بۆیان چیەک ببینین مەقبەرەك حازر بکەین بۆیان بجای ئێمەش کامەدە بووین لەگەڵ شتات کۆڵن زۆرمان زەحمەت کێشە هەتا ئەو ئەردە بەجیمانینا و بۆیان حازرکردن. مەقسەدمان ئەوە ینی وەختەیە میریە خۆدوێن من بەخۆمش دوو برای خۆم بردینە برام بێ کوڕمان بوو زەحمەتێکی زۆرە کاتی تو لەگەڵ میری خۆ بەتنێ بچی ئەوە زەحمەتەکە زۆر گرنگە ئیدی ترشێک زەحمەت ئەوە پارەی زۆر لێچێت دەتوانن ینی هەر کاتێکی بوێت بێنە سەر مەقبەرەی خۆ. ڕۆژی هەڤەی ئاب یەکەم مردویان کە گەنجێکی تەمەەن 14 ساڵ بوو لەم گۆڕستانە بە خاک سپارد. خێزانەکەی لەم شارە دەژی بۆیە دەتوانن ڕۆژانە سەردانی گۆڕی کچەکەیان بکەن و سەبوریان بۆ بێت. لە هەمان کاتە هەموو کار ئاسانێکیان کردووە بۆ ئەوەی بەدابوو نەریتی ئێزیدی مردووەکانیان لێرە بنێژن. تقالید ئێمە هەگا ئەمرێ خودێ کرد بەری هەموو تشتی شوشتنە مری تشۆن شيخ وبير وبراي أغرد هكا الفيدر بيت حاضرت بيت هكا مثلا براي أغرد نبدي شيخ وبير أو قلق مهمن برات هي تايبات لازم برات حاضر بيت جلقة باقش البركن وكفنجي قماشي سبي باقش جرا حاضرت كن درستت كن وكا عادة تقاليد خايز ديا دوعای سرد بجنو برات سرچاوا دادین. گۆڕستانەکە ماوەی هەفتەیەکە بە فەرمی دراوە بە کوردانی ئێزیدی هەر بۆیە بڕیار لە داهاتوودا سیمبۆلێک دانێن بۆ ئەوەی هەر کەسێک کاتێک سەردانی ئەم گۆڕستانی کرد بزانێت کە ئەمە گۆڕستانی کوردانی ئێزیدیە. بڕیاریشە بەم نزیکانە گۆڕی ئەم کچە گەنجەش بە شێوازی گۆڕی ئەڵمانی بەڕازێنرێتەوە. نیشانە دێدانێ تەسویرێ لە هەرشێ دێچێکەین لێرە گوواڤەهانەی ڕەمزە ئێزدیایە و وەختی ئەم تەسویر ڕۆژێ و لارشێ دانین ئەڤە نیشانە ئێزدیال هەموو جیهال هەموو وڵاتە نیشانەم ئەڤەیە. وەختی ئەم ڤەت شێرین شک ئەم شەرق و غەرب ڤەت شێرین لازم سەرێ مری بۆ غەربی بتن وەم هەمووی دێ حەڵانکەین و ناوەی دێ سەر نویسین موالەت بوو ناوی ڕۆژە خودێدایی و مەرناویش دێ نویسین ناوێوی باب و باپیر هەمووشی دێ سەر نویسین. تا ئێستا لە چەند هەرێمێکی ئەڵمانیا گۆڕستانی تایبەت بە کوردانی ئێزیدی کراوەتەوە. لە هەرێمی نۆتڕاین-ڤەستفالن ئەمە دوو هەمە یەکەمیان لە گرادباخ و ئەمەش لە شاری کۆلن. پێشتر کوردانی ئێزیدی هەر کەسێکیان لێ مردبێت تەرمەکەیان بردۆتەوە بۆ کوردستان و لە کوردستان بە خاکیان سپاردووە. ئێستا مردووەکانیان لە نزیک خۆیان دەنێژن و بۆ ئەمان گرنگە وەک خۆیان دەڵێن نزیکی مردووەکانیان بن. ئەمە ڕەنگە بێتە هۆی ئەوەی بۆ هەندێکیان ڕێگر بێت سەردانی کوردستان زۆرتر بکەن بەڵام هەندێکیان دەڵێن ئەمە هەرگیز نابێتە ڕێگیرێک ئێمە هەمیشە سەردانی وڵاتی خۆمان دەکەین. ئاڵاشاڵی ڕووجاو.